النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاتە لەبێت هاوڕانی خۆشەویست و ئازیز مەسەگواسی زۆر خۆشحاڵم کەوا لە پارتی سێمی یاری ئەوەی ئاوت هاتینەوە لاتان لەگەڵ مام عەبدوڵای خۆشەویست. ئەمڕۆژ هاتوین بۆ تەواوکردنی مەرحەلەکەمان کە خەریکە هەڵەنە بە موردەوردا ئەچین بۆ مەرحەلەی کۆتایی یعنی لە سزنەکەی کە ڕابکەین تش ڕێگای زۆرمانە بەردا شەڕەگە مام عەبدوڵای ڕەتی دەدەین وەکو پیشگرێت بۆ کەناڵ هیوادارم سبسکرایبی کەناڵەکانمان بکەن و لايك فيديو كمان ممكن وهذا لا يدش نسي أمره كم جنا صاغ بترجع صوت مخربات يعني جحال حالتي جشني جريدة هاي لودنا كم يتسمع مع عبد الله بقصي خويك وبعد أصبح بكي خواشي فما ميان زور سباز دقل زمي صلاح راني كيش معني صلاح راني خوشيز بخير بينه فيديو يقدر لكنالي عبد الله كردش ركلام القناة دينا كان بخير بينه فيديو يقدر لياري أوي أوت بردوام بينو تا لأوشتا درجين لسجنك جا بينر بن إن شاء الله بدلتانا بيتو لايك وسبسكرايب لبير مكان بهواي أوي بدلتان بيتو بعد دستيك ينزل دريشنا يعني يلا دقلنا دابن أول شيء راس أصلا قدامنا قبل أنا خويا أبونا هيك جاتا اللي بدناك إن لبروي زور كم فيديو دانين بيكو شو كذا يا شمع ود يسوي عرب أخوي كده عادي بدناك أنا والله جماعة إيسا كتور راشتوي أي من أيو سيرفر إيجناكا دوسة جاتشو مدرو هات مو جاتشاقو هاي بدأ أنا الروح أما بيبان بوكيو أما بيبان بيبا ها أو شنو بالضبط إيه أنا جاهدت شي فيها زابي بيبا سركين سركوا ثاني يجي في شانيا إيه أوليم كردوا ولا ماما صوتهم كيشين يا أخو ها لا والله صباز بخوي صوت رمى بروب يشتروا دقة صوت خمزيات كم يقدسي إيه جواب زين إيش كمان بلانا كمان تشيلي لا برا شو أنا شي وياه ما عليه ردونا فيلي فيما بيه وشوينا كها باصم كروتم باران أباري أبي با ترعي أوكي صوتي بروسكا كي خوباتك كذا أبي هون جاتش في نوع يسا والله أبي بيرد أبي وري ها صوتي بروسكي دي أزانم يا والله دروي ومن بمسون نايبينهم أهم إيه ده راس ما كم صوتي يارك زيادة كملاي أبو إيه راس حرق صوتي هذا ها أو بس كذي Oh shit. Damn. We gotta bust this door open. Okay, on 3. 1, 2. Wait. يلا إيه Let's time it with the thunder. والله لقل فهمت شو صوتي Okay, sure. هورا قرمك كيات أو كعودنا هاد أو إذا حتى تيجي سخوي بيد هذا دي يلا راس طيب استادي حرقوتم ليدا باش سيد زايدش ها في مالي خو بيد هذا كذا It's working. Just a خليبي couple more كمان like that. اي دي أي ايوه القرآن غوش ترسنا قال له أنا ما أبغى خو بيد هذا كوالايك لايك القرآن يريك يزور خوشه See that tower? Yeah. That's where we're heading. All right. Hey, watch out. Shit. هاي زمان ما أدير قيسك سخته كم منهم
دوای بەخێر بێتەوە وەرە 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 ئەبێ هەڵە بم ئەوەی بێوشکێ یواش بڕۆ بە قوربان ئەوە چییە؟ وەڵا برا ئەوانە هیچ پۆلیس نینە ئەوە کوشتێ هەر هیچم لێ نەکرد مرد من نەبوو Over there. Through the warden's زامی office. بەلای گڵۆپانەدا مامانکە لە گڵۆپانە بوو ئەوە شوێنەکەی یەکێمە ئیشمان لێ دەکرد ئەزانی چی بکەین ئێستا؟ ئەوە تاریکی ئەوڕۆی ئەوە بچینە ئەو شوێنە کە یەکتیمە بەرزکرد لە بێ مابێت وەڵا پێم ئەویکە بینە لای دەکات وەرە 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 ئاڵە ببینە Come on, over here. ئەی شانم زۆر قورسی عفو عفو وەرە وەرە دەستم بگرە بۆ کوێچی هەرا ڕوە Benson, ئەی برادر Let's go. بڕۆ لەسە سینگی برادە بخەوە لە قسەی بوو دڵی چی کرد لا منارە وەڵا ڕۆ سەر مامە real smooth. I hope nobody heard that. مامە هەچ کاتێ ئەگەر زانی و یەکێک هاتە لای من سەوت و شت هەو سەوتی من بگرە بێغەمە چی بکەین لێرە بێ بێنە ئێرە ئاشەوە شوێن بڕین بۆ هاتن نێو ماڵی یان بەتەمای شتێکی نە ئانەی بتزم ئەبێ ئەمە وەرێرە سۆرە لای سۆرە لای زانە ئەوەیە من ئەومدا خەڵکی Someone's there. We gotta be careful. نانا ڕێ ڕۆ سینە سەرەوە هونێ نانا ئەوێ بچینە خوار وەرە ماگەنێ ئای برێرە فەری Great. وڵاوم زانی Oh, Who were the guys? زانێ I can't remember. It must be a لێرە no. دەنگی پۆلیزیێت You're not getting old. You're just drinking. ئەبێ هەر بڕینیان بڕینە خوارە مامە آخر ڕێگە هەیە بۆ خوارد لێرە لێرە ئەو تا دوودانی لێ شۆ داسی لێرە چۆن ئەبی بێردا ئەو بینە مامە مەکە So what the hell were we talking about? کوێچی نە سوڕێتەوە Shit. I already told you. No. پێیەکێکمان بخافێنی Great. What the hell are you talking about? You're all mixed up. آخر هەردووکمان وەرە وەرە هەردووکن ئەو ناکەین بیان خوێنی وەرە ها من ئەوەی ئەولا هەروە خوتم لەگەڵ ئارتی دادەگری ئارتی باش باش ویستم لە مەڵین یەک دیسێر یەک سەر خۆم پەلامەرەمە There's the tower. ها زەمامە ئەلێرە تەواو بە پیلانە بێ بڕۆ نابی ئەو گوڵەپە ئێمەگرێ یەکەم زامن ئەڕۆم ئەو جارتۆ بۆ من باش دەی ئەڵڵا ئەو کامە منم کورد هەن کامێرای من و خۆم تۆم لی تێگەسێ نێ هەر وەختون وەرانە ڕۆزی ڕەم هات دانش ماما دا ئەکسی لێدا نانە دیار نیم بجارێ ئەوە گڵۆپەکە لە خواروترێ ها ئەگەر هاتی بۆ هەر ئەو شوێنی من یەکس ئەکسی لێ دەبا سەر دانێ کور هاتەوە وریابە وریابە ئەوی باقە بە سەحب دەمەنی ماڵی ئەوسی شانسی من ئەوە چی جارجارە سەری ئایسوڕێنی زۆر هەندیە شانسی ئێمە بەخۆ سەری بەریدە هاتەوە فریاکەوە وڵای منی مابوو ئەم سۆڕێ من دەڕۆ باشە ئەمجارە چۆنە ڕێ زۆر دوورە ئەمجارە وەرە ئێرە تەنیش بن وەرە ئەو بەری من لە جۆمە ئەزان کەشمان ناکەین سەرەوەدا ئەوێ بچینە ئەو قادرمە
كورە بۆ سوێنەوە کورە بۆ سوێ دیار نیم دیار نیم Shit. Better avoid the سوێن searchlight. دیاری ئەنی وچم قسەی کرد نا لە حەستی ئەو شتانە بوو ئەشەوە هاتم وێرە والله نازانم لەخۆ ڕۆشتی هەرسیارێکی شخصی بوو هاتم وێرە هەڵای نادا تا من گەشتمە بێ لەو گوڵەپە لا بە کوێر بووین بە هەندێک ئەو ناخمان گەرم دابێتەوە ناگاتە لای پێچ ئەوە بچین ئەو شوێنە وڵاتی پێ بچین ئەو نەفەری بخێوێنین ئەوەتان لە بەرامبەری ئەوە چۆن گەشتی هێرە حازمان بڕۆین ها؟ ئەو گوڵەپە لا چییە؟ بۆسەوە ئەوڕێ ها بەخاردە وانا هەرەو نەسەری ئاگەیت ئێستا بۆتە خەوێنم تەختی کرا ئەو گوڵەپت دەچێ دەگرت ئاوەرە خوارەوە مامە بم ئەوە چێ و کوژانی و نانێ شو پەنجێ لە دوای خۆیان بەجێ بێڵم جەمامەوەرە We can use that بێرە wire. داڕۆ We just need something ئێستا to slide ئەوەکانی down دەرێن with. قایشی پانتۆڕەکەن تا ناکەوێ ناوڵا نانەکوێک دەقۆر پێ بچینە ژوورەوە شتێکی ئەها ئەو بەوەی کورە ئەوم دە یاریکتر بینی بوو ئەوەی ئەوەی کراسی پێ هەڵەقی کراسیشت نا ئەو قسەی کە ئێستا وتم بە قایشەکەنەوە لە یاریکە بەڵای گۆپسی دوو بوو یان یەک بۆی من دەری ناکە ئەوێ تۆ تاوا بێت ئەیکەم ئەیکە مامە وارەکەی لەکەمەوە وەڵام خۆ لێو کردەوە من لێم نەکردم ئەم پێیان زانین وەڵا بەخۆی توشم بوو حاستە حاستە برو مامە زۆر ئێستا ئەکەسکەوە قەبانێک مردم كنا بنزوجك يا زبا زبا تعب ولا بلا ايوه كنا روما يكون مش تكفي ولا زبا ولا رجال امام الراكتو كان بمدانا اوكي زبا اكسينا ده كل حد ناوي يقرب لنا راكب ورمي Go, go, go! The fuckers are shooting to kill! Don't stop! Don't stop, no, see the No intention to stop! قرب قلوبك ده بس لو كنت والله افتح قلبك كنا مداري الشارع حبيبي واخويا والله رامان سنير والله هاوراين راماكر راسي راماكر هاي بجيت بجيبو خومان انا الروم Hey, I've been meaning to ask you something. What's that? Back in the prison, when we ايش climbed that تبى shaft, سواقا you know, the back-to-back thing? Yeah? What about it? Did you really do that when you were a اخواشتنا kid? شرينا Nope. What? I saw it in a comic book والله يا once ابوي when I ام was جورا a يا kid. نزور بنا Tell me you're بخوا joking. انت متشيشي كتابتي بخوي I'm just glad it worked. Oh my god. زۆر بە گەیمەران هەر بێزار I can't fucking believe you talk about كاكا كيفك كم دوو دانە بوونە هەر ئەم یاریان بنونە دروست کردات و بەم جۆرە سایڵە بەس پۆلیس بوونایە یان چوزانم مافیا بوونە گورە هەموو شتێکە تاقیکردنەوە یان زین چۆن باوەکو چیرۆکی خۆشتو پێ بوون ئێستا بوون نەونی دوو لەفرە هەڵاتون بوون بە شێکتی هاتبا من تۆ پۆلیسەکەی Chopper? دوو پۆلیس بای وەکو با بڵێ کۆمیسەر بای Really pissed him off. دەبا من تۆ بە دوای ئەوانە We have to be careful. جا حەد جارێ I'm not going back in. ئەوانەمان بینی باوە لە دەستی من ڕایان کرد زۆر خۆشتر ئەبوو
ئەسان دەچوین شوێ پەنجەمان ئەدیتنەوە لە شۆ بە شوێ ڕایان کردووە لە خەڵکمان ئەپرسی بۆن منە زۆر خۆشە بوو ڕۆسەرەوە سای خۆی ئۆتوماتیک وەرجانە باشە بوو ئەوی تۆ ڕاکەی من هەڕانە وەرە وەرە جاری من تۆڵی خۆ بکە ماما ئەژنۆ ڕاکە هاتی سەر پشتی کێ من خۆم ئەژنۆم یاشێ ئەینا تۆش Come on. من بە برادەتەوە Oh shit. ئۆ جامامە Cops ئێ everywhere. سەختە We gotta watch out. بێنێت Yeah. بەدوامانەکەوت هاوڕێن ئەبێ ئەو پارتە زۆر جیاواز بێ لەگەڵ پارتەکانی تر ترکی زۆر ئەوەیتە ڕاکردن و ئەولە و ئەولە ماما ئەلێرە هەست ئەوەی لێ سەرواز شتی لێ کۆرە پۆلیس شتی لێ ئەبێ بەوە بڕون We should be able to hide. ناوی these گیاب pictures. ئەزم لێ These cops have done it in a bad ئەزم way. لێ ئەوەی بخێوێنن برەها نەکەی 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 ئەو کۆی برەوتە قڕان سێ شاشەکەی لامگرتم دەدێنە نەمەبینیت ئەو بڕێن ماما تا لای تەگە لێرەوە نی بە کام ڕێگادا بڕون جەها ئەو یان ئەوەی خۆشە وەرە هەر ڕێک وەرە بێتە ور بێتە هینی کە بیخەوێنە کۆرە ڕاوستە میخە ئەوەی لێ پۆلیسی تری لە بەرامبەرە لێ نەچی پۆلیسی تری لە بەرامبەرە وا برا منای خەریان مەشانە شانس تو سوورە عشارانە عشارانە تێ یاڵە منۆشتانە نابە ڕزگار دەکات عشارانە ونادي بزن داخل سوق بقول تا يعني شعمان دانیشتوم بەس مامە ئەبێ بەرەوکووە بڕۆین یعنی ئەترسم دەمە غەڵەت بێ بگەڕێنە ئەچین بۆ ئەو بەری وەماما بەس ئاو بەلای ڕاستە بڕینیان هەر کەم لە تێچوو وەرە بێردە وە بێردە پێوەی بێ یان خۆمە برا مەچوومە شۆ ئازام چاوم دێت لەمە ڕێگە نییە هەر ئەبێ لای ئەو پۆلیسەوە ئارەڵە بێ لای پۆلیسەوە بڕۆ وەرە وەرە برا ئەی تو ئاشکراتی مام بەگەدار بەلێرە ئەوە چی ئارتی دەداتێ ئەبێ یەک ئەتوانی یەکسە بیشی هێنیت تۆ ئەو بکوشە ئەوە لەولاوە برەوە گەڕاوە گەڕاوە لێرە بڕون بابن بەنو جیاکان تاڕۆ ئای برانە ئەمەری مابوو خەری و بێ بزانە گوا مامە یەک دەقە ڕایگرە لێرە ئەلێ ڕاوەستە هەر یاریەک بوەسێنم نا هەر ڕاوەستە یەک دوو سێ یاڵە ئەوە لێرە ماوینەوە نازانینە وەرخەری گۆ من ببینێ وەرە بۆم دەست خۆش ئای بژی ئەبێ ئاوا بیان مامە وەرە ڕاستە کۆی ها من بەو لای دەڕۆشت کۆی بە قڕان نەڕێکەی هاتن 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 ئەوە لەکوێ تاوە لە دوێ ئەوێ ئەوێ بڕێنە خوارە مامە ئە بڕێن بەرەو خوارە بۆ لێ ئەوانە وەرە ئەمە ڕێ لێرە دوانی تیا بێ هەردووک ماوچی بووە وەرە وەرە Shit. Three guys? Let's take them out at the same time. How did they escape? وەرە مام یاک دووسێ دووس ئافرین بژیت جا مامە ئەلێ پێ دوو ڕێگامان نەداتێ ئەڵە نەبوو ناوەڵێستانێک پێ نەسوو لەسەر کرد دەکرد Okay. Damn. بە هێواشی بڕۆ How many cops are out here? No clue. Just keep your head low. وەرە Let's just keep our cool and they won't We see got us. men here, 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 and here. What about there? Now, I need you to get Johnson over there. Well, if I send Johnson, we're gonna need some more men. I've requested backup from the sheriff. لە All ناوێ right. I'll لا send بەس Johnson. ئەوە وتم زامەڵێت چی
وەرە خۆ ئینگلیسی نازانیت هەڵا حیف خەڵکی ئێستادەی لێ ئەوە چیە گڵی چیکە ئەوە چیە هاو گڵی تا من چۆنەوەی بکوشم دەست پاوەرە All right. Take it easy. ئێت خواوە حەقا یاری ئەو یاریە چێ دروستی کردو ئەی ئەوە ئەی دروستی کردو تخواوە حەقا لە گەیمەرێکی وەکە من خەی زوڵ ناکە زۆر ناوگەڕێنێت No وەرە clue. Just keep your head low. گەڵەو یاریانە یاری گڵیچانە مام بڕۆ سەرەوە ئەو خۆی دەبا لەسەرەوە با بەس گلیت دوات و خوارد چۆ شوێنی خۆی تێک خێرا خێرا بڕۆ خێرا کورە بیکوژە کورە بیکوژە بۆ کی ئەزی All right. Take it easy. ئەی خۆر داریان گڵیز نەبوو ئەمزانی وازووە سوورەتەوە داینێ بۆ خۆم داینێ بۆ خۆم هایسا بەدەم و فڵقی How many بتاقێنە cops are out here? ئاوەرە Just keep your بە head low. شەڕەفم تەختی یەکەمە و جاری مامە مەڕۆ سەرەوە مەڕۆ سەرەوە تا ئازان نزیکە چۆنەوە وەرە کاوەرە وەرە مامە وەرە با بڕۆی نەخوارت مناڵەن گەو جاوردە و ئەچین بۆ لای پر دەکەی مامە ئەو گوڵوپە چییە We'll have to Nice cross one. that bridge. هیچ نییە No shit. دانیک ژۆتا لێرێ What? You could have said no shit, Sherlock. No shit, شوێنە Sherlock. زۆرە How long do you think we'll be out here? However long it takes for us to catch Right. مامە the fugitives. پێ تۆ دەبی ئەلێ بیبێ بۆ لای ئەوەکەی Probably منیش دەبی hiding ئەلێ under a ڕاوی rock بژم somewhere پێ یەکەکە anyway. We'll catch them in the morning. ئاو دوان دەبی نەوێ تۆ یەکسەر I'm gonna rough him up if Yeah, we catch him. yeah. Forcing Shoot us to the be out yeah, here in a damn goose. swamp. ئابژی هەڵا برا من و تۆ بە ئەرکێکی بسپێنن ئەرکەکەی تەخت دەکەن ئەوە گۆ فیلمانە زەخمی. دوودانە کە ئاکتری زەخم ئەنێرن بۆ ئەوەی بۆ ئەرکێک شتێک ئەچن شوێنێک داگیر دەکەن There's the bridge. ئەوە چۆنی تۆستاوە توی No من turning back ڕاستەکە now. Of course not. یانەبێت تۆ لێرە بەڵاتە پێشتر دواوە سەر پشتی چێ کردی ئەوە تا جەمامە ئێرە دوو ڕێگامەنەدات ئێستا ئەوێ سپۆیڵی مەگە ناوەڵە God damn it. ئەبێ بۆ تەلا بڕێنە Let's go that way. ئەڵێ We should دوو be able to ڕێگامەنە sneak under the bridge. ئەبێ What? ئەتوانین No, بڕۆین it's بە way too شوێکی high. نهێنی Too risky. یاخود بێرەدا I say we بڕۆن بە take that شوێنێکی guy out. ئاشکرا و Take سەری this car, ئەتەرەکەکەمان cross the bridge. ئەیوەڵا بە لای Are you پۆلیسەکانە crazy? بڕێن Don't like heights, man, okay? زعلم تۆ زێوە توێ خۆشە ئەڵا بڕم بۆ ئەو لای هەڵبژێرە وەرە هەڵی هەڵبژێرە لای خوا کێریمە زۆر زۆرەکەی دەوانێ بمانگەڕێنەوە دوێنی ئەستا چی بکەم بە ئەمە بکوژین ئەمە بگژین یڵاوی کوژ کورە نەڕۆی وەرە بسوای ساری دەبین Get into the back seat and try to Don't stay out of وەرە sight. چیەکە کورە وەرە ئاساقی بەخۆمە لە بۆ زووە Let's do this. ما بەخوات ئازیکە خۆم کردە پۆلیس دانیشە برا دانیش بۆ چۆ بەڕێز How come I get to sit back here when it was my idea? Are you serious? Just try and stay hidden. دەبی وا بڕۆین کە ئاشکرانی Take it easy, Don't you're getting look way too over close to here. them. That's it. Get out of the way. Eyes ahead, صبر. incoming car. بڕۆ ئەوە هەر کات بووە ماتن ئەو گەوفولەی سپیدەی لێ ئەدەم He's gonna spot us, man. Relax. Stay in cover and don't make a sound. والله هات He's getting closer, man. You better step on it. بەقۆڕان هات Who's that? ئەوە کی Who's in that car, huh? لێ دەبڕە وەرە خوا ئەو نادان دەخێشتیان لەگەم ئەمە هەڵهاتن میان خۆ کوشتن بوو ئەوە هاڵاتن ئەوە بوو خۆکشتن بوو کار
لورا دربار راقين ماما كيف وكيف اي برادر نص Run, run, run! راقين Are you serious? برادر او رجع كمان اوبوتو بيتزا تيزبو عم كل شو اكثر من شو Just keep running! Oh, trust me, I'm not stopping! كنا برو وقتي ويني God damn it, they're catching up on us! No shit! I think I see a cliff ايه up كوتينو برامبري Hurry up! I hate dogs! ترحيو هذا زول التابع انا والله نسيت ما قرب قرآن اخر بلغت اخر شيء بس انا يخوف هالي رجع هالي رابع فري توكو معنا بخوي اي باتشي. اي اللي داونيا باتشي بفري اوكو بمقرا باتشي سيدي يلا ارتي داقرا براد ست زوان هاي عودي ما انا فول او ابو ها براد راتي والله تواني ما رابكي بس شوي توش معنا بس ليش توش مع من قونا احسن بي فيش مشكلة انا بخواي اوتشي روسيا ايه بيا مالا بيرجنكو بيا اوكي يهوبي شنو تعتقد انت مهتم بهذا الشيء؟ معنا شيء غالية كثير. شنو بالعادة قطر وها شيء Hey, خطر. hey, just tell him this is the deal. You either take it or don't. Got it? يا اخي هذا ما يقبل ينزل السعر. انت لو تشتري لو لا. شيء غير معقول. احنا نتحمل الخطر. هذا لازم ينزل السعر. رباطي خطرك He says no. It's too much risk. The price must come down. That's not gonna happen. But listen. Harvey's not gonna ذول happen. كاركتر جبنا Harvey, I شيء need to هذا talk to you. بريد Wait. You got it? It's important. You need to hear this. Look, اما انا كومي سرنا take the deal or stop wasting my لا time. بس All right? اوش تي بي اوش تخطر سنة يدزن What's up? Leo busted out of prison. What? I just got the call. Isn't he supposed to be dead? Our guy fucked up, got himself killed by the guards. Good for nothing, piece of shit. I'm sorry, boss. Look, Sean, اختي You وين need to دس كانوا find بياري him. جدا okay? Yeah, but I'm not sure the men we have right now are Not gonna... my problem. You just need to find him. You got it? I don't give a fuck how. Just make it happen. Yes, boss. So you decided? Yes. أتاني Price بيكون. down or no deal. Okay. No deal. شو انجلسيش بعد نازين الموضوع كتير بقي ورا عربي كيش نازين بحالله كنت جيم بس واز ده كم ماما بي اتسي او دو نفري كهات بن سي خروج بن يتي وتي اي كران بيو مابي وتي بلي تزور باش راس دمان سكدين يعني شلب والله من هنا زعم او كبرك تقيك بخائين زعم يعني ها كسيك خرابي زعم لفتي والله مكان مش دايما مقياس. كسيك خرابي دي زعما اول ما دبت بالله لي صار بزانه دجمن داري امان قال لاخو بدجمن داري لما عادي وش دخل معنا طازه وش بيوبون Damn. I'm hungry. Me too. I even missed that shitty food we got back in the joint. والله Wouldn't say تقول I miss من it, ضمن but I definitely eat it. Yep. Anyway, let's head on. We should find something on the way. Man, I'd die for a burger. Well, ترى I'll let you know if I find a burger joint. الرقاقاني انا شتا سريع Yeah, you دوري do that. يجي انا بنا هاي سون والله لو اوقف ينكو خوش قاسم طرد اخويا شلون يجي خوش بس سيران انا والله سيدي هيك يد اخويا انا بيغلط Hey, I need your help. روح على بشت مشكلة وقرباني يا مدينة بيغلط You got it? Yeah, I got it. اي ها داروا شنو دارت سي لسرقه او عندي توين بس اللي دار برون Wait, wait, اي wait. تل Leo. جاي كان بس There's a camp down there. وشي Yeah. But it looks empty.
شوێنی خەڵکە Yeah, you're probably right. ئاگرەکە هێشتا دووکەڵەکە دەڵێن دەڵێن Let's check it out. پێچە Maybe نەفەری there's something to دەبوو eat there. All right. هەڵە چی لێرە کۆتای پێبێنین وەڵا ماکیان چەند دقەیە نا والله 30 دقيقة بس باك مي كاري كل كان خذ زين لاني You ever go camping? تۆزێ ئەقەتین بچێتە 35 دقەیە The old man? دقەیەکی دە My uncle actually. ئەگەر ڤیدۆگە 35 دقە دەرچێت liked it. شاکترە Yeah. Who wants to sleep outside on the cold? لا dark دڵ night? مەها مامەتە ئاردی گەوزانە چیەکە He's sleeping in the night Caralho. like fighting bars. زێ پیاز لە You got چیەکە that right. But seriously, though, why risk it? Risk what? گرحای یاریەکە بالله ما سو بلا No civilization, no toilet paper, هو عزم fresh air, no one bugging you. It's like a Cooking shtick. over a fire. It ain't all bad. زانم Maybe not. But still, no چاقۆی toilets? Well, that's the charm with it. I need to get some firewood. Just I need to get some firewood. ئەوشی أيها. I need to get some firewood. I need to get چەکێکم some دروست firewood. کردن I need to get Aye, some aye. firewood. زين يعني بدم ئەجا بکەم بە ناوچکتە Should be able to make a Ama shield. tamam. اول شو تعودك هو تا بخش يلا يوتا تو عندي دوس دێڵە دروستیکە ئاڕای Almost نەچم there. لێرە کەروێشکی ڕاوەکەم تازەیت دور والله خوش عاوز صفريكي هربي برا دودا زيبي Should be Oh, able yeah, to find some fort. wood over there. لما تشيني توربوت هبي ادي علي راس دابي برات خوش دابي بەچی ئەڵێ چیلکە بێنە چیلکە مێنە مامە ئاگری بێگەین يا ابي ما او شو ليره ابي ليره ئەها ئەبێ ماسی ڕاوکەی بۆ شتانە I انا need to get some ايه firewood. مدى سما صيرا وكم ئەم نیش دارم هێنا ئێستا ئاگرەکەم This should be enough wood. چایەکە لە کوێ داناوە دولا لا سعرك يا او كاكا وتسيو ماسيانا ناجيري هەڵا من ئاگرم اه ولا والله ما ابي بدوان بين رايان كي ئەوە هاتمەوە ئەوە ڕمەکەم هەڵگرتەوە سوق الراكن او بخاوي اروى وما استجاب سريعي Should be able to find some wood over there. وتسيا بخاخ انا والله داني لە کوێم ولا بوتشويتي ولا بكره نازانم لە کوێم تا هات بەچی ئەیکات ئەها ابي لي نزديك بيو اذا توش دانيكي بينا ايه ليدا بە حازری ناوەڵەوە دوورە Damn it! وەرە مامە بێ ئەم لاولایان لەگەی وەرە اخر من تازه هنا ما دانيك هنا ئەها ناتو يخو. خوش ده بيتو ناخش بي ايوه ناخش زمان زۆر خاوە ما سكن سريع تدرون ما بخير دەزەی جوێن شوێنێک ما كمك نزديك بيوا ليدا چونكي منش كمك لان او بود زاري ليم ده زۆر خاوە الوسي وها قرم نبو ئەجدایی نێمە بيا ابي توش بي او زاري وياك ايها عرنا تقول ناگیریەوە چییە زۆر ناڕەحە بوستن اي او كل اللي دابك داني ببنت وداروي قورعان نەمینە سێوتەم کرد لەو کاتەیە کە ئەوەی خۆم پێویستی پێدی سێوێتەوە كورا لە ئاشداتان بە ماوەرن How am I supposed to do this by Too myself? bad. ودانيك تلشم چۆن وەڵی نێن كاكا من اناصنا ماسيانا برە بامە لە من ڕایکە هاوە لای تۆ It's time to eat, Leo. ايه او بيا هنا بوت والله انا بنبوم هنا ولا Yes. ولا واصل تاتو دانيك الراكد ايه التاتا وبوتش من تاني بيستا او يبكي It's time to eat, Leo. ناسیم بەڕاو ناک
ماما سی و شش قڕۆیەوەی لەگەڵ مۆنتاژ شتیش کەم ئەبێتەوە قیچێک بەخۆ ماسی That ناخۆش tasted like shit, man. Well, you know, دڵۆ it چ is what it نەفرەتێک is. بوو Yeah? And my Sorry, fucking feet hurt. بێخوێ بوو What about yours? ئستا دڵە وڵای خواردنەکەی سزنی خۆشتر بوون So you're a tough one, huh? Well, it's not like we have much of a choice here. Yeah. بورن هاوڕان وێبکەمەکەمان ڕاوەستە Something I didn't do. نازان بۆی So عافزمان you're innocent, huh? داوای لێبوردن وێ خۆشمان کەوتینە I'm کۆتایی innocent too, you know. Yeah. Sure you are. ڕۆژە سەیرم کرد لە ڤیدیۆگەم قساکەم تە چاداگری Yeah. A wife. I hope. ئەبێ چی کردە بێدێت سەیەکەم Me too. And a kid. بڕۆ سێریکە بڵە بزانم لە پشتەوت لە Alice. پشت من چت کردووە ئاخر Fucking miss him, man. Yeah, I hear you. دەکەوینە کۆتایی Piece تەواو of shit Harvey's gonna get what he deserves Hey, like video we told you customer. that. So, ئەمە لێ Let's go قسانە after تێ him. ناگەم together. Look, Benson, ئەمەڵێ Take پێکەین I بۆ need to know what هەمیشە your story with چۆنەڵێ Harvey ئیشە is. تاواکەین ئەڕۆین okay? All right. I was a regular guy with a boring bank job. One day my brother brings in a new client, Harvey. Let me guess. Money laundering. Yeah. Money was easy, but Harvey just kept coming in with more and more cash, and I couldn't handle it. It was too risky. So I told him I wanted out. حاسمانەوە چی قسانیان تاوا ناکەم He killed my brother as a warning. براکەی خۆی کوشتووە After that, I lost it. نانا براکەیان I planned on killing him, but this son of a bitch did it all on me. پێ ئەوەش بۆی ئەوە هاتبێتە سزنی ماما I was convicted for the murder یان of my براکەی own brother. کوشتویان چۆنەڵی تۆڵی براکەی کردوێتەوە Wow. پێچی دەش لەبەر ئەوە fucking rough, هاتێتە man. سجن بەدەویت خۆم نادام Yeah. ئەوی خۆم بوات حتممە خوێڕێدێکی کردووە پێچی بە خۆی So, بۆ کەپوی what's your story with Harvey? You fucked me over, that's for sure. کاکە قورحانت سپان We were ستان gonna- بێ باوەڕکە نازانم You دەڵی hear that? Oh, shit. هەلیکۆفتەر ینی کۆفتێرەکەیەوە We're closing in. We gotta move. نا بابا و زۆری ما پێوە My بی fucking feet. ئەوە ماوێ Just suck it up. Don't worry about it. I got it, okay? قورحان بەحەق مەسعب نین گەشتە چل دقی هەر بێتەوە یاری کۆتایی پێدێنی خەی ناکە زۆر چاکە بەدڵما من تۆزێکی لێ قەتێنی دەوێتری قۆمە یاریمان نەکردو ئەمەی ڕێکلام بوو چۆنەڵی قسەکە دوشتەکە دەرێ ئەرە وەڵام ئاش خەومیە ڕۆژ بوو پێماوێت ئەمەگیان باتەواوی So, you used to work in a bank, ئارەوە huh? بە تەواوی کرد هاوڕانی خۆشەویست هیوادارم تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵمان ببن You're kind of uptight. سپاسی مام عەبدوڵڵاش دەکەین کەەوە دوبارە لەم پارتەش لەگەڵماندا بوو سپاسیەوەی خۆشیویستی دەکەین کە تا کۆتایی ڤیدیۆکە لەگەڵماندا ئەون هیوادارم لایک ڤیدیۆکەشمان بۆ You know بکەن what? و دووبارە دەڵێم و کۆمنتی خوددام بکەن بۆی You're کە actually the ناتەم first guy سێنەتی who worked پیشێک in a بۆ bank بنەوەی that I've خەڵات talked to without a ئەمە gun in نەمانەما my بۆ hand. یەکەی ئینشاءالله Would you look at that? دای خۆتان تۆماکەن Making progress, بەشکن شانستان هەبێ بۆ خەڵاتەکە ئیتر مام عەبدوڵڵاش ئەگەر قسەیەکی هەیە بە وڵا ئاوینەمەیان دەستەکانی خۆش سوپاس هاوڕیانی خۆشەویست کە تا ئێستا بینەر بوون و لایک و سەبسکرایب لە بیرمەکەن وەکو پشگیریەک و بۆ ئەوی بەردەوام بین جا حەستان لە چی یاریەکە لە مۆ دوایاری تازەیەت بینوسن ئیشەڵا تاقیەکەینەوە پێیتوانە و بە کڕین و بە گەیم پاس و هەموو شتێک ئیشەڵڵا دەستی خۆش بێمامەگیان با تاویگین زۆر هەر لە خۆشیاوی خواتان لەگەڵ هاوڕێن خواف